لە منتیقەی گەرمیانە یەکەم کەس ئێمە دروستماگر بەڵێ لە ئێرانەوە هات لە گۆڕەپانی دەڕاستەکانم شۆفێری ئەم دەڕاستانە ئامادەکاریەکەن بۆ وەرزی درێنە لە گەرمیان نزیکی دەڕۆژێکی ماوەبووی وەرزی درێنە دەست پێ بکات جیاواز لە شارەکانی دیکە لە گەرمیان درێنە زووتر دەست پێکات هەرچەند ئەم ساڵ بەراورد بە پار وەرزی درێنە دوا کەوتووە پار ئەم کاتانە درێنە دەستی پێکرد بوو بەڵام ئەم ساڵ بەهۆیەوەی کە بارانی زیاتر باریەوە ئەمەش وای کردووە وەرزی درێنەی دواخستووە لێرە زیاتر لە 20 کە سەرقاڵی چاکردنەوەی دەڕاستەکانیان و خۆیان بۆ وەرزی درێنە ئاماداکەن منە ڕۆمەلای خاوەنی یەکێک لەو دەڕاستانە کاگۆران سڵاو لێبێ ڕۆژانە لەکەیەوە بۆ کەیەوە دێنە ئێرە سەرقاڵی چاکردنەوەی دەڕاستەکان وەڵای ئێمە لە تقریبا لە ساعات 7:30 ئینشەڵا دەستەکەینە تەعمیرکردنی دەڕاستە و ئاتر ئەوانەی کە بزانین ئەمساڵ ئیشناغا ئەیگۆڕین ئەکەینە چتی تازە باشە لەکەیەوە دەسەکەنە چاکردنەوەی دەڕاستەکانتان چنێ پێش وەرزی درێنە وەڵای تقریبا ئێمە لە دوای مانگی ڕەمەزانەوە دەستمان پێکردووە پشت بەخوا خەریکی چەند دەڕاستتان هەیە وەکو خۆتان وەڵای هەمانە پشت بەخوا تقریبا 3-4 دانێکمانەیە لە خاوەزێ باشە ئیش و کارەکانتان قورس نییە ساڵانە بە درێژای ساڵ دەڕاستەکانتان ڕاگیراوە تەنها ئەو چەند مانگەی وەرزی دوێنەی ئیشتان پێێتی دەڕاستەکانتان زۆری خراپە بێت یەکوی زۆرە بێ وەڵی ئێمە سەیرەکەن بزان ئەوەی کە گۆڕانکاری گەرەکە و خراپ بووە ئەی گۆڕنەوەیشی کە پێویست نەکات نایگۆڕین ڕاستی باشە کا گۆران باسیێوە بۆم کرد با بڕۆی نابێ ئەو کاکوتەی کە هەیە باس لەوە کرد کە خۆتان دروستان بەڵێمە چۆنچۆنین دروستان کردووە و بۆچی خۆتان دروستان وڵا با بچین بۆ سەیریکەین ئەمە خۆمان دروستمان کردووە لە منتیقەی گەرمیانە یەکەم کەس ئێمە دروستماگر بەڵێ لە ئێرانەوە هات بەس ئەمە فۆرگاسنە جوندێرش دروستەکەین هۆڵندیش دروستەکەین بەس ئەمە یەکەم کەس ئێمە دروستماگر لە گەرمیانە ئەمە کاکوتەکەیەسی پێشتر کاکوتی نەبووم بەس پوش و بەڵمووە ئەرەوەڵا باش چۆن بیرتان لەوە کردەوە کامە دروستکەن وەڵی لە ئێران و هات سێر ماگر شێوازەکەیت لەسەرەوە دروستمان کرد و لەسەرەوە دروستمان باشە هیچ فەرقی هەیە لەگەڵ ئەو دەڕاستانی تراکە خۆی ئەم کاکوتی پێوەیە چۆن فەرقی هەرەوەڵا ئەم گەنمەکەی شێگرێت وە کاگەی شێگرێت لە هەرکوێش گەرەک توێ بەتاڵیەکەی ئەوە گانەیە عەرەبانە بە دوایەتی ئەمە ئەسراحەتترە و باشتریژە هەتا تەشبیاتی نەیە بۆ ئاژەڵۆچت باشترە باس لەوە کرد یەکەم کەس بوون لە کوردستان نایەوە دروست بەڵێ باشە سەبارەت بە نرخی درێنەکردن ساڵی پار 6,000 دیاری کرا بوو بۆ درێنەکردن 65,000 پارەکە بەس ساڵ ڕاستی گاز گرانە و عەشای پێداویستی بۆڵبرینگ و دشتری و زنجیر و ئەمانش ئەمساڵ سەیرەکەن سعرەکەی زیاترە مەجبوری نەمەش حکومەت هاوکاریمان نەکات مەجبورین حکومەتی چاوکاریەکتان وڵای هیچ هاوکاریەکمان ناکەنە لە گازۆنە لە قەزەی عەشای دەڕاستەوە حەقە هاوکاریمان ئێوەش ناچارن نرخەکە لەسەر جوتیار زیاتر بەڵێ ئەرەوەڵا بەلا ئەرەوەڵا تەسەورەکەن ئەم ساڵ دروێنە لە دەوری چەند نابێت بۆ خواکە مەسعرەکە ناتوانم دیاریکەم من ئەوەتر عامەوێت بزانەکم حکومە دەوت نرخانتان بۆ دیاری وڵای حکومەت بڕوان ناکەمەتر خەڵک سەیری دەڕاستەکە ئەکا و سەیری پێداویستی مەسرەفەکە و سایەک گرانەوە تر گشتی گران ئەم ساڵەوەی کایی بینی وەزعی دانەوێڵە چۆنا پشت بەخوا ئەمساڵ باشترە تاپار ئەوە سیرمان کرد و بینامانە دەغڵودان ئەمساڵ باشترە تاپار ئەم ساڵ درێنش دوا کەوتۆ لە بەراورد بەڵێ پارەکە لە 5 ئێمە دەرەوەمان کرد لە 4 پێش دەرەوەمان کرد ئەمساڵ ئەچێتە دەوری 15 5 و 25 و 15 5 پشت بەخوا دەرەوە دەرەچێت کەش و هەوا خۆشوێت